لە دوای ڕوخانی حکومەتی بەعسی عێراقەوە تەقینەوەکان لە عێراق دەستیان پێکرد. بە پێی ئامارێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی تەنها لە ماوەی 6 ساڵدا 65,000 تەقینەوە لە عێراقدا ئەنجام دراون. هەرێمی کوردستان ئەگەرچی بەراورد بە ناوچەکانی دیکەی عێراق ناوچەیەکی ئارام بووە، بەڵام بەو حاڵەشەوە لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا زیاتر لە 10 تەقینەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە هەولێر ئەنجام دراوە. یەکی شوباتی 2004 هاوکات لەگەڵ یەکەم ڕۆژی جەژنی قورباندا 2 کەسی خۆکوژ هەردوو بارەگای مەڵبەندی سێیەکەتی نیشتیمانی کوردستان و لە قیدووی پارتی دموکراتی کوردستانیان کردە ئامانج و بەو هۆیەشەوە 101 هاوڵاتی شەهید و ژمارەیەکیش بریندار بوون. چەند سەرکردەیەک و کادری پێشکەوتووی یەکێتی و پارتی لەو ڕووداوەدا شەهید و بریندار بوون. ئەم تەقینەوەیە با گەورەترین تەقینەوە دادەنرێت لە هەرێمی کوردستان و ڕێکخراوی قاعیدەش هێرشەکەی لە ئەستۆگرت. 21 حوزەیرانی 2005 لەسەر ڕێگەی هەولێر کەرکووک تەقینەوەیەک لە ناو بنکەیەکی پۆلیسی هەولێر ڕوویدا و 15 شەهید و 97 برینداری لێکەوتەوە. تەقینەوەکە لە کاتێکدا ڕوویدا کە ژمارە گەنج خەریکی ناونووسین بوون بۆ چوونە ناو هێزەکانی پۆلیسەوە. 25 تشرینی یەکەمی 2005 لە گەڕەکی سەرشناری شاری سلێمانی بە 2 ئۆتۆمبیلی بۆمب ڕەشکراو هێرشکرا سەر کاروانی ئۆتۆمبیلەکانی مەلا بەختیار ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ئەنجامدا 2 لە پاسەوانەکانی مەلا بەختیار شەهید بوون و 6 کەسی تریش بریندار بوون. هەرامان ڕۆژ ئۆتۆمبیلێکی بۆمب ڕەشکراو لە بەردەم وەزارەتی پێشمەرگەی ئیداری سلێمانی تەقیەوە و بەو هۆیشەوە 10 کەس شەهید بوون و ژمارەیەکیش بریندار بوون. 9 ئایاری 2007 تەقینەوەیەکی بەهێز لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بار هەڵگرەوە لە بەردەم وەزارەتی ناوخۆ لە شاری هەولێر ڕوویدا. لە تەقینەوەکەدا نزیکەی 800 کیلۆ TNT بەکارهێنرا بوو. تەقینەوەکە 14 شەهید و 87 برینداری لێکەوتەوە. 10 ئایاری ساڵی 2008 تەقینەوەیەک لە بەردەم هۆتێل پاڵاسی سلێمانی ڕوویدا و 2 کەس شەهید بوون و 22 کەسی تریش بریندار بوون. ماوەیەک دوای ڕووداوەکە ئاسایش 10 کەسی با تۆمەتی ئەنجامدانی تەقینەوەکە دەستگیر کرد و ڕایگەاند ئەنجامدەرانی تەقینەوەکە سەر بە ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی عێراق بوون. 29 ئەیلولی 2013 ڕۆژێک دوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە 2 ئۆتۆمبیلی بۆمب ڕەشکرا و 4 کەسی خۆکوژەوە هێرشکرایە سەر بنکەی ئاسایشی هەولێر. لەو تەقینەوەیەدا 7 ئەندامی ئاسایی شەهید بوون و 42 کەسیش بریندار بوون. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان 3 کەسی با ڕەچەڵک عەرەبی با تۆمەتی داڕشتنی پلانی تەقینەوەکە دەستگیر کرد و ڕایگەاند ئەو تەقینەوەیە لەلایەن داعشەوە ئەنجام دراوە. 2 کانونی یەکەمی 2013 لە گەڕەکی سەرچناری سلێمانی 2 بۆمبیلکێنرا و با 2 ئۆتۆمبیلی وەزارەتی پێشمەرگەدا تەقیەوە و لە ئەنجامدا 2 ئەمیدی پێشمەرگە بریندار بوون. 23 ئابی 2014 ئۆتۆمبیلێکی بۆمب ڕەشکراو لەسەر جادەی هەولێر کەرکووک لە نزیک پەیمانگای تەکنیکی هەولێر تەقیەوە و برینداربوونی 4 کەسی لێکەوتەوە. 19 تشرینی دووەمی 2014 تەقینەوەیەک لە بەردەم بینای پارێزگای هەولێر ڕوویدا و بووە هۆی شەیدبوونی 5 هاوڵاتی و برینداربوونی 28 کەسی دیکە. ڕێکخراوی داعش تەقینەوەکەی بە ئەستۆ گرت و ڕایگەاند هێرشەکە لەلایەن کەسێکەوە بە ناوی عەبدوڕەحمان کوردیەوە ئەنجام دراوە.